معاشم نییە بەخوای گەور ئەمە ئەگاتە فرێ. من خۆمەک دایکی 4 هەتیوم هەرچی خێرخوا و ڕیزم نەداتێ ئێمەشیشمانیە خوا پاداشتیان باتەخوا خێریان بنووسێ یاخۆ ڕەبی دەستیان خۆش بێ و ڕەبی خوای گەورە ڕزق و بەرەکەتی خۆی بڕژێنە بەسەر هەموویانە ماڵی هەمویان ئاوا بێت. ئەو پەڕی جێگەی شانازین بۆ ئێمە زۆر سپاسیانە. پێشەکەی بەخێراتتانەکەم زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەم بۆ هەموو ئەو هاوکاریانی پێشکەشمانەکە زۆر سپاسیانەکەین دەستیان خۆش بماگەنە هاوکارمانن لەگەڵ مناڵە بێنازەکانمانە هاوکاریمانەکەن دەستیان خۆش بە زۆر سپاسیانەکەم و ڕێز و پێزانیشمان بۆم خێرخوازانی کە ئەم هاوکاریان کردوین خوا بخاتە بەرزەسای قیامەت و ئەجری دنیا قیامەتیان باتەوە ئینشاءالله خوا خێر بخاتە ناو بەرەکەت بخاتە ناو خێر و ئینشاءالله هەموو دەستگای دەینەکانیان زۆر سپاسدانەکەین دەستان خۆش بێ بەخێر بن سەر چاو بێ خوای گەورە ئەجر و پاداشتی هەموو لایەبات و ماڵی خێرخوازان ئاوا بێ بۆ هەموو دایکێک جێگەی خۆی ئەگرێ ئینشاءالله و جێگەی خۆشی گرتووە و لەم قەیرانە پێویستمانە و ماڵی هەموو لایە ئاوا بێ یا ڕەبی پێداویستی دایکان سەر بەزیا پڕ ئەکاتەوە کەم بێ یا زۆر خوانەی بڕێ ماڵی هەمووتان ئاوا بێ. چیت هەیە بۆ خێرخوازان؟ ڕەبی دەستیان خۆش بێ و ڕەبی خوای گەورە ڕزق و بەرەکەتی خۆی بڕژێنە بەسەر هەموویانە ماڵی هەمویان ئاوا بێت. وەڵڵای هەتا بتوانن هاوکاری ئەم دایکانە بکەن بە پێویست چونکە خۆیان ئەزانن وعزەکە چۆنە بێموچەیە بێ دەرامەتیە هەتا بتوانن هاوکاری ئەم دایکانە بکەن خوای گەورە هاوکاری ئەوانش بێت. خۆشمانەی بۆ ڕێکخراوی بەخشینە خێرخوازی هیوادارین هەموو کاتی ئەم هاوکاریانە بەردەوام بێت بۆ مناڵە نازدارەکان چونکە ئێمە هاوکاری ئەوان بۆ یارمەتیانەی ئەوان ئەتوانین مناڵەکانمان بە جوانترین شێوە پەروەردە بکەین هیوادارین بەردەوام بێ هەمیشە و هاوکاریکی زۆر زەڕور و پێویستە بۆ ئێمە دەستخۆشیان لێکەین سوپاسی هەموو خێرخوازانەکەین چی لە ناو کوردستان و چ لە دەرەوەی کوردستان جار هیوای بەردەوامیان بۆ خوازی. خێرخوازانی خۆشویست ئەمڕۆ لە درێژەی کار و چالەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ئەمڕۆ نووسینگەی قەزای شار زۆر هەڵدەستێت بە هاوکاریکردنی 112 خانەوە دەی بێ باوکی سنوورەکە بە هاوکاری خێرخوازان بۆیە داوا لە خێرخوازانی خۆشەویستەکەین هاوکارمان بن بۆی بتوانین لە تەواوی شار و شارشکانی هەرێمی کوردستان بتوانین هاوکاری سەرجەمچین و توێژەکانی دەڤەرەکەمان بکەین خوای گەورە پاداشی خێرخوازان داتەوە دەستگای خێرخوازی بەخشین لەم کاتە ناڕەحەت و دژوارەدا لە خەمی هەژاران و نەدارانی هەرێمەکەمانە بۆیە داوا لە خێرخوازان دەکەین هاوکارمان من بەردەوام بۆیە بتوانین زیاتر و زیاتر خزمەتیان بکەین خوای گەورە پاداشی خێرتان داتەوە. زۆر سپاسیانەکەین خوای گەورە پاداشتیان بات و خوای گەورەیان لێ ڕازی بێ ئەو پەڕی جێگەی شانازین بۆ ئێمە زۆر سپاسیانەکەین. چیتان هەیە بۆ خێرخوازانەی کە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشینەکەن و ئێوە بەسەرەکەن؟ وەڵاهی هەتا مردن مەمنونیانین ماڵیان ئاوا بێ خوای گەورە پاداشتیان باتەوە هەتا مردن ئێمە زۆر سپاسیانەکەین زۆر مەمنونی دەستگای خێرخوازی بەخشین. ئەو هاوکارانەی دەستگای خێرخوازی بەخشینی ئێوان کردو باشە پێداویستەکانیان پڕکردوونەتەوە لە زۆر ئەرەوەڵا زۆر بەڵێ زۆر ئەرەوەڵا ئینشەڵای سوادتان بێت. ساقم خوای گەورە پاداشتی ئێوەی دواتە حەج. هاوکاریانە تا چەندێک بۆ ئێوە سوودی هەیە و خۆی دڵخۆشبوونی ئێوەیە؟ وڵای ئەو نەسوودی هەیە ئەو نەسوودی هەیە زۆر سوودی هەیە و سوودیشی لێ وەرەگرین و خوای گەورەی بخاتە بەر جەزای قیامەتیان خوایگیان بیکاو حەج و عەمرە بۆ هەمووتان دەستگای خێرخوازی بەخشین و خوایگیان ئەوەتری بڕژێتە سەرتانە هەموو شتێک دایمە دەردە بەڵای لێ ئەو دەری و ئینشەڵڵا چیت هەیە بۆ خێرخوازان؟ وڵای دەستخۆشیان لێکەم هەتا مۆقی ئیسخان
ئیتر سوپاسیان ئەەکەم و مەمنونیان ئەوم لەم کاتە ناڕەحەتی و بێموچەی و قەیرانە ئەم هاوکاری بۆ ئێوە تا چەند هەر زۆر ئیسیفادە هەیە و باشە مامەسایکی خوای گەورە بیخاتە بەر جەزای قیامەتیان ئیشەڵڵا خواییان بکاو حەج و عەمرە بۆیان ئیشەڵڵا زۆر مەمنونیان زۆر سوپاسیان ئەەکەین ئەمە نەوێ من یەکیان من خۆ مەعاشم نییە بە خوای گەور ئەمە ئەگاتە فرێ دەستخۆشی لە خێرخوازانەکەم خوا پاداشیان دات و دڵی ئەم ناڵەهەتیوانە خۆشکن خوا دڵیان خۆش بکە یاخۆ من خۆم وەک دایکی 4 هەتیوم هەرچی خێرخوا و ڕیزم نەداتێ ئێمەشی شمانیە خوا پاداشیان باتە خوا خێریان بنووسێ یاخۆ دەستگای خێرخوازی بەخشین تایسە چەندێک دەستباری بۆ تۆ کرد زۆر دەستگای خێرخوازی بەخشینە زۆر بۆ من باشوە خانیان بۆم کردو چیان بۆم کردو موچیان بۆم دابین کردو خوا خێریان بنووسێ یاخۆ چی تێ بۆ خێرخوازان وەڵای دەستخۆشییان یەکەم خۆ پاداشیان داتەوە یارمەتی ئەم ناڵەهەتیوانە بدەن خوا خێریان بنووسێ یاخۆ ئێمە هیچمانەی موچۆ داهاتێکمانێ چاوەڕێ کەرەم خوا و خێرخوا و ئەو پێ خەڵ یارمەتیمان بدەن درێژەی کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێی نووسینگەی شارەزووری دەستگای بەخشینەوە هەستان بە هاوکاریکردنی کۆمەڵێک خێزان و منداڵی بێباوەک لە ڕێی چەند خێرخوازێکەوە سوپاس بۆخوا ئەمڕۆ توانیمان ئێمەش وەک نووسینگەی هەڵەبجەی شەید بەشدار بین و لەم ڕێگەیەوە زیاتر لە 45 خێزانی بێباوک ئامادە بوون بۆ وەرگرتنی هاوکارێکە لە ڕێی ئەو خێرخوازە بەڕێزانەوە لێرەوە ئێمە سوپاسیان دەکەین و دەستخۆشیان لێکەین کە خێرخوازان هەمیشە و هەردەم متمانەی خۆیان بە دەستگای خێرخوازی بەخشین دێن و لە ڕێی ئێمەوە هاوکارەکانیان و سەدەقە و خێر و زەکاتەکانیان بە ئێمە دەبەخشن و ئێمەش ماڵە بێباوکەکان و هەژار و کەم دەرامەتەکانی پێ ئاوادانەکەنەوە ئێمە دەستخۆشیمانەیە و داوایان لێکەین بەردەوام من لە هاوکاریەکانیان و سەدەقە و خێر و زەکاتەکانیان ئێمەش بە دڵنیایەوە متمانەیەکی تەواوە توانی هاوکاری کەم دەرامەت و بێباوک و هەژارانی پێ بکەین لێرەوە ئەمڕۆ لە ئێرە لە شارەزوور لە نووسینگەی بەخشینی شارەزوور لە ڕاستیە هەر ئێمە نەبووین هەڵەبجەی شەید نەبوو بەڵکو لقەکانی نووسینگەی سێ سادق و نووسینگەی عربەت و نووسینگەی شارەزوور و نووسینگەی هەڵەبجەی شەید هەر چوار نووسینگەکە چەند خێرخوازێک هاوکاری مادیان پێبەخشین بە ئەو ماڵانی کە مستاق بوون و لە ڕێی ئەمەوە ناویان تۆمار کراوە. خێراکی تێرانی زۆر ژیانم زەحمەتە هەت کەسێکیش فریام بکەوێ لەمەی ڕزگارم کە باوەڕ کەکەی بە حەشوەر دەبێت. شکرمە نەخۆشی دڵمە ئەمساڕەتی خەرنە باسیینە ماڵی خۆمە بڕۆ ماڵە حاڵان ناوە بەچێتی ماڵ خۆمە یەکجارە نەوە بەخوا بەمان خواردمان نەبووە بەمان بەخوا حتا بکری خازەکەشی خۆم نییە خەڵکە بەخوای گەورە خوا ئەگەری ئەو 150,000 لە من بڕی لەو 150,000 من زیاتر شکم نەبردووە بەخوا سوارمان دەبەدەوەی خۆمان خواردنمان نەخواردووە وەڵڵا لە ئەوێ لە بن چەتر ئەگە بارانە بە خوژەمەکە بارێ وەڵڵا لە بن چەتر بە وەڵڵای خوا قاپم شد. دەتوانن لە ڕێگەی نووسینگەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ناوەوەی هەرێمی کوردستان پەیوەندی بکەن بەم ژمارانەوە. بۆ کوردانی تاراوگا دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە بانکیەوە هاوکاریەکانتان بنێرن.